ڕاستە ئێمە لە کۆتایی گفتوگۆکانمانین لەگەڵ جیهەتێکی سێهەم بۆ ئەوەی بێن وردبینیەکی تەواوی داهاتەکانی کوردستان بکەن بە داهاتی نەوتەوە و هیوادارین لە ماوەیەکی نزیکیشەوە نەتیجەی ئەو گفتوگۆانە ڕاگەیانین و بە جددی دەست بکەین بە پرۆسەی تەدقیقی داهاتی نەوت تاکو کەرتی نەوت و کەرتی داهاتی نەوت شەفافتر بێ بۆ خەڵکی خۆمان. لە کۆتایی ئەم مانگە یان لە بیدایەتی مانگی داهاتوش نەتیجەی کارێکی درێژخایەن ڕائەگەیەنین کە لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی بانکی جیهان وەڵد بانک ئەنجاممان داوە بۆ دانانی نەخشە ڕێگایەکی گشتی چاکسازی بۆ هەرێمی کوردستان کە پێک دێت لە هەندێک لەو هەنگاوانەی کە من ئەمڕۆ ئاماژەم پێداوە و هەندێک تێبینی و پێشنیاری تریش کە لەم راپۆرتەیە پێشکەشەکرێ. ئەم نەخشە ڕێگایە نەک هەر بۆ ئێمە وەکو حکوومەت گرنگە لەبەرەوەی کە ئێمە نەخشە ڕێگایەکی بەرچاو و جددیمانە بێ بۆ ئەنجامدانی کارەکانیشمان هەم هاوکاری هاوڕێکانیشمانەکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە بێن هاوکار بن لەگەڵمان بۆ ئەنجامدانی ئەم کارانەیە.